بۆیە هەندێک جار ئینسان لەوە ئەترسێت لە خەوفی مردنی زۆرە ئەو صفەتێکە لە صفەتی خائیفین هەیەتی ئەم صفەتە زیاترتیایە زاڵە کە ئەترسێت لە نعمەتەکان ئەوە جۆرێکە لە ترسان لە خوا جەل جەلالوه هەیانە لەوە ئەترسێت کە لە ئیستیقامەی ڕێگە لا بدە چونکە ئینسان بەڕاستی خۆی گەورە لە قورئانە فەرمێ ئەن تەزیل قەدەم بعد ثبوتها یعنی ئینسان ئەترسێت لەوەی دوای ئەوەی پێکەی ثابت بووە زائل بێ لا بدە بۆیە هەندێکیان لەوە زۆر ترساون مەقامی خائیفین هەندێکیان لە سوئی خاتیمە ترساون لەوەی کە ئەم دنیا بەجێ بێڵن بە باشی بەجێ نەهێڵن ئینسان مەسەن کۆڵێکی گەورەی جوان کۆ ئەکاتەوە لە دوایە خۆی بەدەستی خۆی بیفەوتێنێ لەوە زۆر ترساون کە عاقبەتیان خراپ بێ هەشیانە ترساوە لەو شتانەی کەوا لەمە و پێشکردوونی هەمیشە سەیری کردووە ئەو گوناهانەی کە لە دەستی دەرچوون ڕۆیشتون لە دەستی هەمیشە لێیان ترساوە ئەفەرمێ هەموو مەسەلەی خاتیمەیەک فەرعە لە سابقە یعنی ئینسانی یا لەوە پێش ئەترسێ یا لە سوئی خاتیمە لەمە دووە ئەترسەیەکێ لەو گوناهانەی کردوتی خوا عەفوی نەکە بۆیە جاری وایە ئینسان سەدان جار ئەو گوناهەیەتەوە زەینی سەدان جار تەوبە ئەکا ئەگەڕێتەوە لای خوا جەل جەلالوه لێ ئەلاڵێتەوە لێ ئەپارێتەوە لەعەل خۆی گەورە بیبورێ ئەفەرمێ دەی خوا جەل جەلالوه هەر کەسێکی بوێ لەم عەبدانەی کەوا بەم شێوازە خەوفیان هەیە بەرزیان ئەکاتەوە هەیانە ئەلەمە زۆر ترساوە وەرە خوا یان ئیرادەی هەبێ بەرزت ئەکاتەوە ئیرادەی نەبێ نییە من يشاء من غير وسيلة لا يسأل عما يفعل پرسیار ناکرێت لە خوای گیان کە بۆچی ئەم کارێ کرد بۆ ئەم عەبدە لێ بوورە بۆ ئەم عەبدە لێ نەبوورە کەس ناتوانێت هیچ شتێک دەسەڵاتێک پرسیارێک لە خوا جەل جەلالوه بکە لە فەرمایشتێکە هاتووە ئەفەرمێ ئەمانە ئەهلی بەهەشتن ولا ئوبالی بەلامەوە گرنگ نییە کە ئەهلی بەهەشتیشن ئەمانەش ئەهلی جەهەنەمن ولا ئوبالی هەر بەلای منەوە گرنگ نییە گرنگ عەبدەکەیە لە نێوان ئەم خەوف و ڕەجا و ئەم ترسانەیە چۆن ژیان بەسەر ئەبا ئەفەرمێ هەندێک لە ئەقسامی خائیفین ئەوە بۆ لە سەکەراتی مردن لە سەرە مەرگ ئەخیر لەحزەی ئازارەکانی ڕۆحکێشان لەوە ترساون خائیف هەبوو یعنی خائیفەکان جۆر جۆرن هەیانە زۆر لە سەکەراتی مەوت ترساوە ئەفەرمێ هەشیان لە پرسیاری سوئالی نەکیر و منکەر زۆر ترساوە هەیانە لە عەذابی قەبر زۆر ترساوە هەیانە زۆر لەوە ترساوە کە لە بەردەم خوایە ڕائەگیرێ لە ساحەی مەحشەرە وەڵڵا ئینسان جاری وا هەیە بیرەکاتەوە وەرە ئەم خوا عەظیمە جەل جەلالوه ئەم هەموو کەولەی لە پێناوی تۆیە دروست کرد بەخوا گوڵێک نییە گەڵایەک نییە لەم سەرزەویە لە پێناوی ئینسانە دروست کراوە ئەستێرەیەک نییە لە پێناوی ئینسانە دروست کراوە دێوەرە لە بەردەم ئەم خوا عەظیمە ڕادگرن پرسیار و محاسبە و حساب و کتابە لەگەڵا بکە هەندێک لە خائیفین زۆر لە مووقیفە ترساون کە لە بەردەم خۆیان ڕائەگیرن زۆر ترساون لەوەی کە خوا مناقەشەی نعمەتەکانیان بکە زۆر ترساون بەسەر سیڕاتی پردی سیڕاتە نەتوان پەڕنەوە ترساون لە ئاگر ترساون لە جۆرەکانی عەزاب لەناو ئاگرە ترساون لەوەی حێرمانی بەهەشت نەخرێنەوە بەهەشتەوە ترساون لەوەی حیجابێ لە نێوان ئەو ئەن خوایە دروست بێ نەتوانن بە حوزوری خوا شاد ببن هەموو ئەو مەکروهاتانەی کە هەیە ئەوەی کە ئەو خەوف و شتانەی کە هەیە لە باسی ئەهوالی ڕۆژی قیامەتە هەموو شتانێکن کە مخەوفن و هەمووشی دەرەجاتی هەیە لە هەموو ئەمانە پلەی کامیان بەرزترە ئایا کەسێک لە مردن بترسێ لە سەکەراتی بترسێ لە سوئی خاتیمە لە چی لە هەمویان پلەی ئەمەیان بەرزترە ئەفەرمێ فەعلاها ڕوتبەتەن لە هەمویان گەورەتر ئەمەیە خەوف الحجاب عن الله تعالى لەوە بترسێ ئینسان لە نێوان ئەموو خوایە حیجابێک دروست بێ پەردەیەک دروست بێ ئەمە لە هەموو جۆرەکان ناڕەحەتترە وهو خوف العارفين ئەمە ترسانی ئەو کەسانەیەکەوە عارفن بەخوا جەل جەلاله